ئەو باڵندە تایبەتەی چیرۆکێکی سەرنجڕاکێشی هەیە. بۆچی دوای ڕاوکردنی ئەو باڵندەیە دەخرێتە نێو سندووقێکی ڕەشەوە؟ بۆچی لە کاتی خواردنی ئەوانەی دەیخۆن هەست بە شەرمەزاریەکی زۆر دەکەن؟ باڵندەی ئۆرتۆلان ئەو باڵندەیەی چیرۆکێکی خەمناکی لەگەڵ مرۆڤەکان هەیە. ئۆرتۆلان جۆرە باڵندەیەکە لە چۆلەکە دەچێت. بەگشتی لە کیشوەری ئەوروپا دەژێت و نیشتیمانی سەرەکی وڵاتانی ڕۆژئاوای ئاسیا و وڵاتانی ئەوروپایە. هاوکات ئەم باڵندەیە لە شوێنە بەرزەکانی وەکو سەردار و لە نێو دارە چڕەکاندا ناژی و هێلانەکەی لە نزماییدا دروست دەکات. باڵندەیەکە وەکو هەزاران جۆری باڵندەی دیکە کە لەسەر زەوی دەژی، بەڵام چیرۆکێکی خەمناک و بێڕەحمانەی هەیە لەگەڵ مرۆڤەکان کا یەکێکە لە ناشرینترین و بێبەزەیترین شێوازەکانی مامەڵەکردنی مرۆڤ لەگەڵ ئاژەڵەکان. یەکێک لە سەیرترین شێوازەکانی لێنان و خواردنی هەیە ئەم باڵندەیە. لە کۆمەڵگا ئەوروپیەکان بەگشتی و لە فەڕەنسا بەتایبەت باڵندەی ئۆرتۆلان یەکێکە لە ژەمە پڕچێژ و تایبەتەکان و زیاتر چینە بەرز و خانەدانەکان دەیخۆن کە لە هەمان کاتیشدا لەگەڵ خواردنی هەست بە شەرمێکی زۆر دەکەن. شێوازی خواردنی ئەم باڵندەیەش لە سەردەمی ڕۆمانیەکانەوە هەبووە و دەوترێت ئیمپراتۆری ڕۆمانی بەتایبەت داوای کردووە بۆی ئامادە بکرێت. سەرەتا با لە شێوازی ڕاوکردن و بەخێوکردنە دڕندانەیەکەیەوە دەست پێ بکەیت. ئەم باڵندەیە کاتێک ڕاو دەکرێت دەیخەنە نێو سندووقێکی ڕەشەوە و بڕێکی زۆر خواردنی بۆ دادەنێن بۆ ئەوەی لێی بخوات. لەبەر ئەوەی لە نێو سندووقەکەش تەنها تاریکی هەیە، ئەم باڵندە بەستەزمانە بەردەوام وا دەزانێت شەوە و بە بەردەوامی نان دەخوات. لەو کارەش بەردەوام دەبێت تاوەکو کێشی زیاتر ببێت و تا دەکرێت قەڵەوتر بێت. نزیکەی هەفتەیەک باڵندەی ئۆرتۆلان بەو شێوەیە لە نێو ئەو سندووقا بەبندکراوی و لەو تاریکەدا دەهێڵڕێتەوە تا ئەو دەمەی هەست دەکەن قەڵەو بووە و ئێستا باشە بۆ خواردن. پاشان لە نێو جۆرێکی کۆنی شەراب کە پێی دەوترێت براندی ئەم باڵندەیە نوقم دەکەن. هەندێک جاریش باڵندەکە هێشتا زیندووە کاتێک لە نێو جۆرێکی گرانبەهای ویسکی نوقمی دەکەن تاوەکو دەمرێت و بۆ ماوەیەک بەو جۆرە دەبێنێتەوە. پاشان دەردەکرێ و پاکی دەکەن و لەسەر ئاگرێکی کەس بۆ ماوەی 10 خولەک سووری دەکەنەوە و هەندێک شەرابی دیکەش و بابەت و ئاڵەتی تایبەتی دیکەش دەکەن بەسەریا و ئامادە دەبێت بۆ خواردن. کاتێک شێوازی ڕاوکردن و لێنانی بەو جۆرە سەیرە بێت دەبێت خواردنەکەی چۆن بێت. کاتێک بۆ خواردنی ئەم ژەمە دادەنیشن، کەسەکان سەری خۆیان دادەپۆشن بە پارچەیەک قماش و تاوەکو لە خواردن تەواو دەبن سەریان بە داپۆشراوی دەمێنێتەوە. ئەمەش بەهۆی ئەوەی هەست بە شەرم و سەرشۆڕی دەکەن لەسەر ئەو کارە قێزەونەی ئەنجامیان داوە و ئەو هەموو ئازار و بێڕەحمیەی بەرامبەر ئەو باڵندەیە کردیانە. ساڵی 1999 نەتەوە یەکگرتووەکان خواردنی ئەم باڵندەیەی قەدەغە کرد، چونکە خواستێکی زۆری لەسەر بوو سەرەڕای ئەو هەموو ئازار و ئەشکەنجەیەی بەو باڵندەیەی دەگەێنن. بەڵام سەرەڕای ئەوەی نەتەوە یەکگرتووەکان خواردنی چۆلەکەی ئۆرتۆلانیان قەدەغە کردووە، بەڵام تاوەکو ئێستا بەردەوامن لە خواردنی و مەترسیش لەسەر جۆری باڵندەکە هەیە چونکە لە بەردەم مەترسی لە ناوچوونە.